بەمبەستی چارەسەرکردنی کێشەی نزمی و کەمی ڤۆڵتەی کارەبای نیشتیمانی لە قەزای خانەقین، وەزارەتی کارەبای حکوومەتی ناوەند لەسەر داوای نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئیدارەی شارەکە وێزگەیەکی گۆڕینی کارەبای هێڵی 33 kV بۆ 11 kV بۆ کارەبای خانەقین دابین کرد. توانیمان ئەم مەحەطە دابینکەین بۆ شاری خانەقین. هیوادارم لە زووترین کات دەست بکە بە ئیش لە خزمەتی خەڵکی شاری خانەقین بێ، بەڵکو مشکلەی کارەبا لەم شارە بتوانین لە هەر لایەنێکا باید تۆزی حەلیکەین. بەڵێنی ئەوەیش ئەدەین بە خەڵکی خانەقین، نەک هەر لە لایەنی کارەباوە لە هەر لایەنێک هەر ئیشێ هەر خزمەتێ بە ئێمە بکرێ، ئێمە لە خزمەتی ئەم شارەین تا دوا هەناسەمان. لای خۆشیەوە بەڕێوەبەری کارەبای خانەقین دەڵێت دابینکردنی ئەم وێزگەیە تا ڕادەیەکی زۆر باش کاریگەری دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەی نزمی کارەبا لە شارەکەدا. ئەیە تحویل کرد کارەبا لە 33 بۆ 11 فەک اختناقاتەکە لە داخل خانەقین، 7 فیدەر هابانی تحسین ڤۆڵتیەکەت تەذەبذەب لە کارەباگە نامینێت، وضع کارەباگە کەمی باشتر بوود، بەس تەغذیە نییە، تەولید نییە، یە محەطەی تەولید نییە، محەطە تەحویل. ڤۆڵتیەکە باش بوود، فیدەراتمان استراحەت کرد، گشتی سە فیدەراتمان لە خانەقین گشتی قەپاتکەیە بۆ مەناطق پاشکۆپری باشە، حەی ڕەمەضان باشە، ئەرکەوازی باشە، یەکەتی منتەقە یەکەتی هەم زۆر باشە، بۆ مستەشفە خەتەواری تۆنین لەیلا بدەینە پێی مستەشفە مەشروعە و لەیلا نزیکەش تۆنین خەتەواری بکەین بۆیان و فرە باشە بۆ خەڵخانەقین. وێزگەی گۆڕینی کارەبای هێڵی 33 kV بۆ 11 کە لەلایەن وەزارەتی کارەبای حکوومەتی ناوەندەوە بۆ قەزای خانەقین دابین کراوە، کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەی نزمی و کەمی ڤۆڵتەی کارەبای نیشتیمانی لە شارەکەدا کە زیاتر لە 10 ساڵە دانیشتوانی قەزای خانەقین بەدەست کێشەی نزمی و کەمی ڤۆڵتەی کارەبای نیشتیمانیەوە دەناڵێنن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.